ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان نووسنگەی ڕاگەیاندنی ئوسام نوجێفی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەوەی ڕاگەیاندووە کە لە سەردانەکەیدا بۆ هەولێر نوجێفی پێشنیازێکی بۆ کشانەوەی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق خستووەتە بەردەم مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ئەویش واتە سەرۆکی هەرێم پێشوازی لێ کردووە. نووسنگەی ڕاگەیاندنی نوجێفی لە بەیاننامەکەیدا ڕوونی کردوێتەوە کە نوجێفی لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکی هەرێم پێشنیازێکی نوێی خستووەتە ڕوو بۆ کشانەوەی پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان و جێگرتنەوەیان لەلایەن پۆلیسەوە. هەروەها ڕاگەیاندووە ئامانج لەو پێشنیازە کەمکردنەوەی گرژیەکان و گرنتی ڕوونەدانی ڕوبەڕوونەوەی سەربازیە. لەلایەکی ترەوە بەڕێزان لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئاشکرای کردووە کە پێشنیازێکی نوێی پێشکەش کردووە بۆ چارەسەرکردنی قەیرانی نێوان بەغدا و هەولێر کە خۆی دەبینێتەوە لە کشانەوەی سەرجەم هێزە سەربازەکان لە ناوچە دابڕێنراوەکان و لیژنەیەک پێک بهێنرێت بۆ ڕازیکردنی هەردوو لە بۆ جێبەجێکردنی پێشنیازەکە. واتە لە ئێستادا ئەم پێشنیازەکە هەیە لەلایەن سەرۆکی هەرێمەوە پێشوازی لێکراوە کە ئەویش کشانەوەی هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراقە لە ناوچە کێشە لەسەرەکان و ئەو پرسیارە دێتە ئاراوە کە ئایا ئەگەر هاتوو کێشە سەربازیەکان کۆتاییان هات تا چەند کێشە سیاسەکان بەردەوامیان هەیە لە نێوان هەولێر و بەغدا. بەڕێزان پێشوی پەیوەندەکانی ئێوە وەربگرین بۆ زانیاری زیاتر دەچینە لای حەسەن جیهاد ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق. سڵاو لێبێ کاک حەسەن. زۆر سپاس کاک حەسەن. ئەم پێشنیازە تا چەند دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ مەبەستم پێشنیازی کشانەوەی پێشمەرگە و سوپایە بەتایبەتی پێشنیازی لیژنەکەی بەڕێستان لە پەرلەمانی عێراق. بەڵێ من حەزەکەم کەمێ بڕوونکردنەوە بەدرێژتر خۆتان دەزانن کۆبوونەوەی بینی وزاری پێشمەرگە و وزارەی دیفاعی عێراقی 3 ڕۆژی خایان سەرەتا وا دەرکەوت کە تەهدیە کراوە و هێزەکان دەخشێنەوە و دوایی مرکزی تەزیقی مشترک بەهێزتر دەکرێت و انسجامی بەرکرێت. دوایی دەرکەوت چوو بەردەم مالکی هیچی قبول نەکرد. یعنی با ئینسان زۆر یەکجاری وا پێشبینیش نەبێ و پشبینیش نەبێ. ئەمە یەک. دووەم ئەم پێشنیارەی ئوسامە نەجێفی دیارێک تا ئێستا ئێمە نازانین ئالیاتەکەش تۆخنە و بەڕێ سەرۆکی هەرێم چۆن موافقەی لەسەر کردو لەسەر چی جاریەکە بۆ ئەوەی بڕێن هێزەکان لە ڕووی مەبدەئی هێزەکان بچێنەوە ئەوە قسەی مثلەن ئەساسی بۆ دیارە لە فەرحەکانە و شورتە شوێنەکە بکرێتەوە. ئالێتی شورتە چۆنە کام شورتەی کوێ ئەمانە هەمووی بەڕاستی پرسیارن لە وردەکاریەکانی ینی تاقیداتی بەرەکەوێ و ئەوانە خەڵک پێم پێوان وابێ شورتە ناتوانێت ئەو شوێنانە کۆنتڕۆڵ بکا و تەمین بکات لە بەعەدەدیش و نە بەنەوعیش. مەسەلەی لیژنەکەی ئێمە مانگی پێشوو کە ئەزمەکە بەر لەوەش بەڕاستی ئەزمەکە قوڕبێ داوامان کرد لیژنەی ئاسایش و بەرگری مۆزوعی لیژنە بکرێنە بەرنامەی کارەوە. ئەوە بوو فعلا لە کۆبوونەوەی دووەم ڕۆژ خستیانە بەرنامەی کارەوە. ئێمە کە تەرەحمان کرد بە شێوەیەکە ئاواکە ڕێگەشتین لەسەر هیچ و بوو بە ینی یەک زۆر بە تونی هەردوو لامان هیچ شتێک کە عملیاتیش دەوا لێ بکەین هەندێک شت کە ئەو کاتە داواکراو بوو نەیەڕینوانە. ئەو مەوزوعە مایەوە ڕئیس لیژنەکەمان لە یابان بەڵماوە گەڕاوە هەفتەی ڕابردوو ینی ئەم 4-5 ڕۆژەی پێشوو باسمانەوە کە نابێت لیژنەی ئاسایش و بەرگری هیچ ڕۆڵی نەبێت لەو مەوزوعە و ئاوا بێت. بۆیە ئێمە تەرحەکەی پێشووترمان وتمان با لیژنەی ئێمە لەگەڵ وزارەی پێشمەرگە کۆ ببێتەوە جنەوەی ئالەتێک بۆی ئەم ئەزمەیە حەلکەین و نابێ ئێمە دەورمان لەو مۆزوعانە بێ وەکو لیژنەی ئاسایش و بەرگری. پێشتری شەیعا پەیوەندیمان لە نێوانی کاک جەباری ئاوەر بە تەلیفۆن لەگەڵ بەڕێز حەسەن سنێد و ئەوانە قسەیان کرد وعد بوو کە کۆبوونەوە بکەین. ئەماوە هەموو کێشەکان ئاوایی هات کۆبوونەوە نەبوو. ئەم جارە 4-5 ڕۆژە جارێتر پاسەوە کرا ڕئیسی پەرلەمان ئەڕوا بۆ هەولێر یان ئێمە سێ لەگەڵا بکەین بزانین ئەگەر پێویستی بۆ بە لیژنەی ئاسایش و بەرگریش بێتە سەر ئەو مۆزوع دەوری خۆی ببینێ یان ئەو ئیشەکەی خۆی بکە دەست پێشکەریەکەی و دوای ئەوە لیژنەی ئاسایش و بەرگریش بۆ ئیدامی ئەو دەست پێشکەریەوە و چاکردنەی وەزعەکان بێتە سەر خەت و لەگەڵ هەردوو لە کۆبوونەوە بکان لەگەڵ وزارەی پێشمەرگەکان لەگەڵ وزارەی دیفاع کاک حەسەن ببینێ بۆ دەستکردنی کێشەکان. ئەو ڕۆڵە تا ئێستا دیار نییە چاوەڕێی گەڕانەوەی پەرلەمانەکە لە هەولێر. زۆر باشە. دەوڵەتی یاسا چۆن دەڕوانێتە ئەم پێشنیازە لە پەرلەمانی عێراق مەبەستم؟ لە ڕاستیە دەوڵەتی یاسا نەبڕێت طبعا ئەوان بەگشتی ئەوان شەڵێن با هێزەکان دوور بکەوێتەوە لە یەک و شەڕ نەبێ بە عمومیات ئەو قسانە ئەکەن و
دەبێت لە هەمان کاتە خطابیان واضح نییە لەما مثلا ئەو جێشە چۆتە وێستێکی قانونیە و عملیات دستوریە و ئەو شوێنە سەعدایان لێکرێ ئەو هێزانە بۆ جواب بۆ کوشتی سیاسی و انتخابی ئەو خطابە بەکارێنن بەڵام وەکو ڕئیسی لیژنەی ئەمەتی قانونە بەڕاستی موقفی باشە دۆستانەیە و ئەو مبادرە هەزەکە بکوێتە بینی هێزەکان و کەشڕ بینی هێرێمی کوردستان و بەغدا و قەرار ئەگەر ئێستا منجێفی ناجح بۆ هەوڵەکانی ئەوە هیچ ئەگەر پێویست بۆ بکە لژنەی ئاسایشی بێتە سەر خەت ئەم هەفتە دەرەکەوێت کە پێویستەکان پێویست ناکا و لژنەی ئاسایش و بەرگری چۆن دەدوڕێت لەو مۆزوع. زۆر باشە ئەگەر ئەم هەوڵە سەرکەوتوو پێت وایە داهاتووی کێشە سیاسیەکان چی بەسەر دێت؟ من پێم وانە ئەزمەیەکە ئێستا هەڵبێ هێرێمی و بەغا باشە بێ من پێم وایە کێشەکان هەر وەک خۆیان جارێمێننەوە و مالکی بەڕاستی جددینی لە چاسەرکردنی کێشەکان ڕابردوو ئەوە ئەسڵمێنێ وەختی خۆمان چ ڕۆژ بەرێتە دوو وەفتمان چوو بۆ بەغدا هێزە سیاسیەکان و حکوومەت و هەفتەی ڕابردوو وزارەی پێشمەرگە و وزارەی عێراق سێ ڕۆژ کۆبنەوەیان کرد کە چوە لای مالکی موافقەی لەسەری نەکرد بۆی پێم وانییە کێشەکان لە ڕووی سیاسی و چ کێشەکانی بینی هەرێم و بەغا و چ کێشەکانی ناو عێراق لەگەڵ لایەکەکان مالکی هەیەتی لەبەرەوەی بەڕاستیەوە تەنها کێشەی کورد و بەغا نییە مالکی کە لە مؤتەمەری سەحەفی ئەڵێ ئەگەر داوای سەحبی منیش شێوازی خۆم هەیە کە تایتە نەگیراوەتە بەر بەکارێنم ئەوە ڕەشەیە لە دیموکراسیە وە کێشەی پەیوەندی بە عێراقەوە هەیە پێم وانییە مالکی بە ئاسانی هەموو کێشانە ئامادە بێت چارەسەر بکەوانە هەم وەختی گەلەکە بەڵام لە هەمان کات ئێستا سەیری وەزعی مالکی بکەیت طبعا ئەم ماوە وەکو امتحان وابوو لایەنە شیعەکان ئەو پەیمانی مەرجعیە زۆربەی عێراقیە وە کورد و پێم وایە ئێرانەکان و ئەمریکەکانیش هەموویان ئەتوانم بڵێم بەگشتی لەگەڵ مالکی و هەنگاوەکانی مالکی نەبوون. زۆر باشە سەبارەت بە هەمان ئەو پێشنیازە ئایا لە چوارچێوەی پێشنیازەکە باس لە داهاتووی چالێکیەکانی فەرماندەی دژلە کراوە کە چی بەسەر بێت؟ ئێستا خۆی لەو هاتوچۆیەی کە نجێفی دێت سیاست هێرێمی کوردستان مطلق ڕەدی ئەوە کاتەوە عەمەلیات بێنێ و خۆشتان نەزانن ئەگەر بگەڕێنەوە بۆ اتفاقی 2009 ئەو اتفاقی 2009 دروستکردنەوەی مەرکەزی کەسێک مشتەرەکە هیچ هێزێک بچێتە ژوورەوە بێتە زۆر زیاد بکە کەم بکە حرەکە بکە دانانی سەرکەری ئاوبەش هەمووی لە ئەسوی ئەو نشتی مشتەرەکە بێ عملیاتی دژە بە ضمنی بە ڕسمی نابێت. بەڵێ زۆر سپاس بۆ حەسەن جیاد ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق سپاس بۆ زانیاریەکانت. بەڕێزان جگە لە پەیوەندەکانتان بێگومان لە سەتۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاوتی بنووسن جەکانی خۆتان بنێرن. پەڕەیەک بە ناوی هاوڕێی تۆم لەسەر فیسبوک نووسیوێتی من ئەمە بە گاڵتە پێکردنیکی ئاشکرا دەزانم کە سەرکردایەتی کورد هەستاون بەدانانی ئەم سیناریۆیە لەگەڵ مالکی ڕێکەوتون کە ئەم فیلمە نیشانی خەڵکی بدەن بۆ ئەوەی ئەو گەندەڵیە زۆرەی کە هەیەە پەردەپۆشی بکەن و وا سەری ساڵیشە بوجەکەمان تێدەپەڕێنن. ئەمە سیناریۆیەکی زۆر ئاشکرایە لای تاکی کورد. بەڵێ پەیوەندیەک لەگەڵماندا یەکەم پەیوەندیمان غەریب لە کەلارەوە فەرموو کاک غەریب. کاک شوان دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک غەریب فەرموو. لەسەر تەوەرەکەت من ئینسانێکی نە سیاسیم نە چاودێری سیاسی بەڵام ئەتوانم هەندێم لە حەزە بدەم. دەوڵەتی یاسا ئێستاکە باسی ئەوە دەکەن بە سەرۆکایەتی پەرلەمان هاتوونە تەرحێکیان سەرۆکی پەرلەمان تەرحێکی خصوص بەردەم جەنابی سەرۆک و دوایش ئەیباتۆی خاتە بەردەستی جەنابی ڕئیس وزرای عێراق مالکی. من بە بۆ چوونی خۆم ئەو مۆزوعە هەر هەفتەیەک ئەخایەنێت لەبەر ئەوە دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی مالکی هیچ کاتی ئامادە نییە یەک دانە نوقتا جێبەجێ بکە. لەبەر ئەوەی ئەگەر هێزەکانی حکوومەتی عێراقی بکیشێتەوە و هێزی پێشمەرگە بکشێتەوە لەوێ کەرکووک ئەکرێتە دەست مەسوول وحدە ئیداریە کە دەست مەحافظیش تێیە کوردە. دوای ئەویشە لە هەڵبژاردنەکانی ئەنجومانی پارێزگا و بۆ هەموو دنیا معلومە کورد زۆری نییە لە کەرکووکە کە کوردیش بیواتەوە یعنی کەرکووک گەباتەوە. ئایا مالکی بەوە قانعە؟ ئێستاکە مالکی شتێتری هاوردۆتەکایەوە بە دەوڵەتی یاسا لە پەرلەمانی عێراق یانێ بودجەی کورتان کەم بکەنەوە. ئەمە یەک. دوو کێشە دروستەکەن. من بەڕێی خۆم هەفتەیە زیاتر ناخایەنێ ئەم پێشنیارەی سەرۆکی پەرلەمانی عێراق و هەفتەیە زیاتر ناخایەنێ و چوونەوەی ئیمام جەلال بۆ بەغدا و شتێکی خراپ نییە بەڵام هەموو کورد حەزی لە ئاشتیە هەموو کورد دەست پێشخەرە بۆ ئاشتی بەڵام ئەوان بەهۆی گەندەڵەکانیانەوە مالکی و حکوومەتی بەغا
بەهۆی چەکڕینیانەوە لە چەند وڵاتێکی بیانی کە گەندەڵی تیا کراوە ئەیانەیە پەردەپۆشی ئەو مۆزوعانە بکەن. من بەڕێی خۆم مۆزوعەکە بە شەڕ کۆتایی پێتیە نەک بە دانوستاندن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. گۆران عەبدوڵڵا دەڵێت بەڕای من کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە کێشە لەسەرەکان سازشکردنە لەسەر کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. نازانوسیتی گۆران ئازاد لە دانیمارکەوە تێبینەکەی نردووە. بەڵێ ئاری لە بەغداوە فەرموو کاگاری. زۆر سپاس کاگاری فەرموو. زۆر سپاس دەکەم. والله راستی به قواتی اگر تورکت نبود ولام دستشی تورکت یکم دستی و کانا بشم براتی دستی باندی انا بشم ولام قضی مالیشی و آنیه و کثیری او تفزنا استاگان بحساب لا تلفزيون كان دلنا نسيت برا نفال ما دلنا على فاز برا ولام شتا اصليه من بخون لنا من بخوش المعاش ما قصيا بله عوض ابو تلفزيون بيغمو دوستا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەردار لە دهۆکەوە فەرموو کاک سەردار. ئەلچۆنی باشی زۆر سپاس کاک سەردار. وەکە هەمووان لەگەڵەوەی هەمووان لە پشتی پێشمەرگەن هەمووان پێشمەرگە خۆشیان دەوێت بەس شارێکمە لەگەڵە پێشمەرگە لە بۆ دهۆک. بەڵێ ئۆتمالەمە لەو پێشمەرگەن ئەو پێشمەرگەم و ئەو فەرقە دجلە برادەرمە لەوێ هەموو لە عێراق ژیانیان گو فەرقە دجلە هەمووان عەرەبن هەمووان عەرەبن. بەڵێ کاک سەردار. مادەم هەمووان عەرەبن لەو تەعینا لە دهۆک لۆ عەرەبان هەیە لەو کوردەکان نییە بەس ئەوەم هەدەویست. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. شڤان سەرکەوت نووسیوێتی من پێم باشە پێشمەرگە نەکشێتەوە چونکە حکوومەتی بەغدا ڕاستگۆ نین. بەڵێ عەلی لە دەربەندیخانەوە فەرموو کاک عەلی. جان ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم بۆ ئەو بەرنامە جوانانەی کە لە هەموو کات و ساتێکە ئەو شتەی کە ڕوو ئەدایەوە بەرنامەی بۆ دانێن. من ڕای خۆم وایە پێشمەرگە بکشێتەوە ئێمە زەرەرمانە داواکەم لە سەرۆکی هەرێمی کوردستان لە وەزیری پێشمەرگە لە مامچەلان لەوانەی کە کاربەدەستن هیچ مەرجێکی کشانەوەی پێشمەرگە قبوڵ نەکەن و داواش ئەەکەم لەو خەڵکانەی کە ئەڵێن ئێمە عەرەب دوژمنمانن عەرەب نەڵێن عەرەب دوژمن چونکە ئێمە هەموو عەرەب زدی کورد نییە. اینجا لەم کەناڵەی بەڕێستانیشەوە ئەم کەناڵە فضائیە ئێمە عەرەب برامانن بەڵام ئێمە داوای مافی خۆمان نەکەین زیاتر لە مافی خۆمان هیچمان ناوێ. داواکەم لە سەرۆکی هەرێم ئەو پارە و پول و مەعاشوینەی پێشمەرگە و بودجەی هەرێمی کوردستانیش قبول نەکەن کە کەم بکرێتەوە بگرێت زیاد بکرێ و ئەوانەی پێشویش بسنرێ اینجا کشانەوەی پێشمەرگە لەگەڵ تەواوبوونی مادەی 140 اینجا کشانەوەی پێشمەرگە داوایان یەکەم نەکشێنەوە. بەڵێ سپاس بۆ کاک عەلی هەڤاڵ لە هەولێرەوە فەرموو کاک هەڤاڵ. زۆر سپاس کاک هەڤاڵ. وڵا لەو مەسەلە چەند شتێک هەیە ئەگەر تێبینیان کاکشوان ئەگەر هەوڵی تەماشەکە یەکەم وا باشە پێشمەرگە نەکشێتەوە. بەڵێ دوم شت ئەگەر پەرلەمانتارانی کورد لە بەغدا نازانیشیان چییە باشە میوانکی خەریکی کەمکردنەوە بدە خەریکی باشە ئەوە مۆچەی ناکەن مەسەلەی سەرکردنە چەنداچ کردبووە ئەوان خەریکی متمایەتن خەریکیەوە نشکات بکەن لە مەحکەمە باشە هەموو گەندەنەکەەوە لە سیلاحەتە بکەن لە پەرلەمانی کورد چیان کردێ. بەڵێ بەڵێ هیوادارم ئەوان ئەوان دەوڵەتی یاساوان ڕۆتی دەشتێکەکەن باشە بەس بۆ نیوارکشتە بە ئەوانە پەرلەماندانیشیان چییە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. فاخر دیاری دەڵێت بەڕای من کشانەوەی هێز لە بەرژەوەندی کورد نییە چونکە ئەوان پلانیان ناکشێنەوە لەسەر ناوچە دابڕاوەکان هەروە سەنگەر سەعید باپیر دەڵێت کشانەوەی هێزی پێشمەرگە کارێکی باش نییە چونکە ئەوە فرسەتە تاوەکو هێزمان لەم دیوی حەمرینەوە بمێنێتەوە ڕێبین سیروان دەڵێت بەخواوا باشترە بکشێنەوە چونکە لە شەردا لە ناخۆشیدا هەر فەقیر تێدەکەوێت هیوا ڕەحیم نووسیوێتی کشانەوەی هێزەکان چەند بارەکردنەوەی هەڵەکانی پێشووی سەرکرداتی کوردە بۆیە ئەمە دەرفەتێکی گرنگە پێویستە کورد ستونووری کوردستان یەکلایی بکاتەوە دوور لە مادەی 140. پێشڕەو لە گەرمیانەوە فەرموو کاک پێشڕەو. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک پێشڕەو فەرموو. زۆر سپاس دەکەم. دیارە منەوە پێشمەرگەی قساکەم لە ناوچەکانی جەرەولا. بەڵێ
دیارە کاکە ڕێز و حرمەت و خۆشەویستینێ بۆ ئەو کەسانی کە ئەڵێن هێزی پێشمەرگە نەکشێت و بەم شێوە دیارەوان وەستی پێشمەرگە نازان چ تەعاملێتە و پێشمەرگەیەتی من وەکو پێشمەرگەی لە ناوچەتا وەکو ئیمڕۆ لە هەنزارم و 90 ڕۆژە دیارە نەخواردن و نەخەوتن و نەجێگا هیچی وەکو جێی هیچ کەسێکی تر لەم کۆمەڵگایە نییە هیچ بەرپرسێ لایەن یەکلێت ناکۆڵێت و هەر بەرپرسێت دێتە ئەوێنە ئەڵێ بەم شێوە بەو شێوە داوای لەکەی کاکە خواردن ژیانم ئەڵێ کاکە ئەمە ئەیکەی ئەوەیە نایکێرەوەیە دوایەوە ڕێز و حرمەت و خۆشەویستی مێ بۆ کاک عوسمان کە ئەڵێ ئێمە شەڕی ئومەی عەرەبی بە پێشمەرگاکەی با کاک عوسمان خۆی سەردانێکی ئەو ناوچانە بکە یا ئەو نوێنەرانەی داینایە با سەردانی بکە 90 ڕۆژ ئێمە لەوێن خواردنی ئێمە فەردەیە باینجانی بۆم هاوردە بۆ 90 کەس تەک فەردەیە پەتاتەیە ئایا ئەم پێشمەرگە کە ئامادەی خوێنی خۆی بەخت لە پێنە ئەم خاک و نیشتیمانەیە چۆن بتوانێت بۆ خواردنە مەعیشەت کا بەم سەرما بەڵێ سپاس بۆ کاک پێشڕەو لە گەرمیان ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد دەم باش کاک ئەحمەد فەرموو کاکشوان ئێمە خافەتە ملەتی کورد ملەتێکی ئاشتی خوازە بە پێکەوە شەعب و بە پێشمەرگەوە مەناوێ شەڕی عێراق و براکانی مای و بکین مەسەلەکە نعرەبە بەس تێکچۆنی نەقبولکردنی لەگەڵ مالکی و حزبی مالکی ئەوە دوام بە چ شێوەیەکی دا بە پێشمەرگە بزبر بگەنەوە هەروواچی بیشێبی هەرێ چۆن ئەمە هەموو ئامادە لە بچین بۆ ئەو سەنگەرە إلا تطبیق إحصاء استفتاء نبتن ئەوە یا دومین نبتن مسألة پێشمەرگە حل نبت بعايد الدفاع بتجهيزات وبموشا يا ديتل مسألة غاز وغاز ياسي مسألة موشي هرمي هبدي صدي وهكذا زياتر موجب إحصاء تقليدك بتشي وكي نابتن إما قبوناك لقيادة إخوة ولقيادة كردي ولا هل پێشمەرگە صاحبت أبدا مستحيلة المسألة دي شد كركوك دي شد خانقين ديالا منزلي زمار شنقار حمودة شكل أبدا بتشي وكي قبونا بدزور نوا بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆکەوە کاوە لە هەڵەبجەوە فەرموو کاکەوە ئەم کاتە بارکاتوان زۆر سپاس دەکەم کاکەوە هەموو کاتێکت باش فەرموو کاکشوانگیان کشانەوەی هێز لە جەبەل حەمدین و لە مەنتیقەی کوردستان بەرەو دوا بگەڕێتەوە شکستێکی زۆر گەورەیە بۆ کورد بەڵێ ئێمە ئەم مالیکیەمان لێ بۆ بە شێر ئێمە زۆر شێری درمان سەر بڕی سەرمانی خوارد ئەمەمان بۆوە لێ هاتووە لە کەڵ کووردا ئاواکە وەڵڵی ئەتوانین ئێمە هەر لە هەڵەبجەی شەیدا ناوکۆکەینەوە بە ئیمزای خۆمان و بە سیارەی خۆمان ئەتوانین بچینەوە برا پێشمەرگانە کە لە ئێستا لە جەبهەی پێشەوەن بچین بەدلیانکەین و ئێمە بچینە جێگەیان هەموومانێکی دە ڕۆژمان بەرەکەوێ ئێمە بە داها ساڵ بە شاخەوە بووین و لە برنجی سوور زیاتر هیچ نەبووە بیخوێن و لە نانەڕەکە زیاتر ئێستا لەخوا بە زیادێ ئەوە پشتەمان هەیە ناتوانین بەرامبەر کابرایەکی ئاوا گەمزە ئەوەی پێشی خۆشە دوێنێ جۆرە دووتێ برادەر پیان خۆش بوو ئەیاود مالیکی بێ بەرەو خوارد ئەوەی پێی خۆشە زۆر دەماری نەرمان هەموو شتێک قبوڵەکە ئەوەی پێ خۆشە مالیکی بێ بەرەو خوارد ئیتر زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕەحمەت قەلەڕەشی دەڵێت پاشەکشەی پێشمەرگە یانی دۆڕاندن و هەڵەیەکی استراتیژی دیکەیە بۆ گەلی کورد شکستم دەڵێت هەڵەیەکی زۆر گەورەیە گەر پێشمەرگە بکشێتەوە من پێم وایە ئەمە تاکە دەرفەتە بۆ ئەوەی ناوچەداگی کراوەکان بگەڕێتەوە باوەشی کوردستان ڕای بزراری دەڵێت کشانەوەی سوپای عێراق و هەرێمی کوردستان شتێکی باشە چونکە ئەگەر نەکشێنەوە و بێت و شەڕ ڕوو بدات ئەوە هەر خەڵکی هەژارە تێدەچێت و زیانێکی زۆریش دەبێت بۆ هەردوو لا بڵێ ڕێکان لە زاخۆوە فەرموو کاگڕەکان ئێوارە باش زۆر سپاس کاگڕەکان ئێوارەت باش فەرموو ئێوارە باش سپاس دەکەم کاگڕەکان گوێمان لە دەنگتە فەرموو ڕێک و یادیارە بەرنامەجێ ئەسەر پێشمەرگەی کێشەی بەڵێ کاگڕەکان بەداخەوە پەیوەندەکی پسڕا دەچنە لای ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ کاکەشوان ئێوارە باش زۆر سپاس کاگاسۆ ئێوارەت باش زۆر سپاس وڵا پێشەوەی بێمە سەر تەوەرەکەی جەنابەت چەند شتەیەکم هەبوو لەسەر دواکەوتنی موچە و کاریگەریەکانی بەڕاستی کاگەشوانە وایە ئێوە لەم چەند ڕۆژەیە تەوەرێکتان
باس کەدا لەسەر دواکەوتنی موچە کە ئەویش کاریگەرێکی زۆری کردە سەر هەتا هێزەکانی چ پێشمەرگە چ ناوخۆ چ فەرمانبەران بەعام. بەڵێ یعنی ئێمە سەیرمان پێ زۆر جار سەرکردەکانی ئێمە باسی دەوڵەتی کوردی ئەەکەن بەڵام ئەمان نەتوانن موچەی مانگێکی هەموو فەرمانبەر و هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ دابینکەن ئایا بێ ئێمە چاوەڕوانی چی کەین دوایەوە بێمە سەر تەوەرەکەی بەڕێزت کشانەوەی پێشمەرگە و کاریگەری بەڕاستی ئێمە ئەبینین کە لە کاتی جەلەولا و سعدیە و ئەم شوێنانە کە ئێمە کاتی هێزەکانی پێشمەرگە کە کشانەوە لەو ناوچانە زانیمان کە دوایی کوردەکانی خۆمان لەو ناوچانە بەچی مەرەدێک چوون و دڵنیاین ئەم جارش کە هێزەکانی پێشمەرگە بکشێتەوانێ بە هەمان سیناڕۆی ئەو شوێنانە دووبارە ئەبێتەوانێ و جارێک کەس دووبارە بێ پێشمەرگە و سوپای عێراقچنەوە بەرامبەر یەک چونکە بەڕاستی بە نسبەتەوە هیچ کەسێک لە عێراقا دۆستی ئێمە نییە هەتا لەم وەزایە کە جەنابی مام جەلال هاتەوە کوردستان ئێمە کۆمەڵی دۆستمان هەبوو بگرە هەر لە عەمار حەکیم و مەهدی و عادل عەبدولمەهدی هەر هەموویانە بەڵام یەکێکیان ئەمانە نهاتنە سەر سەد و قسێ بکەن بۆ میلەتی ئێمە بۆیە هەچ کاتێک کە چ سونە بێت چ شیعە بێتە سەرتەخت بەڕاستی بۆ ئێمە هەمووی هەر هیچ فەرقێکی نییە و سوپاسانەکە. سپاس بۆ پەیوەندیەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نەبەس ئیسماعیل دەڵێت ئەم شەڕە ئەمڕۆژ نەبێت دەبێت بەیانی هەر بکرێ بۆیە وای بە باش دەزانم کە پێشمەرگە نەگەڕێتەوە. زەردەشت لە دهۆکەوە فەرموو کاک زەردەشت. ئێوارەت باش کاک زەردەشت فەرموو. بەڵێ أنا دولة ما تقدر زلينا بله. صلاتي تقع كشرة مش جيش عراقي بالتوظيف بدأ جيش الجاز بالبيع والجرمان أبا تبعت الحالة حكومة عراقية شد جيش سجل وهدي حتى تدهز وحجارة قد نجد نوع اتفاق اتفاقنا كاتفاق الداخل العراقي تشتكي نورمال اتفاق داخل البابل تشتكي عادية شتي كانوا يماركي سيطرة البرلمان العراقي البرلمان العراقي رسماته شو قرار منا قرارون دستور الحكمة الضيعات اشتكوا البرلمان نحن تشتكي فوق البرلمان ما كان بيكاتو حتى البرلمان وحتى يجب نولي لا يكون راقي كانوا يماركي بيكاتو داوتي بەڵە سپاس بۆ کاک زەردەشت لە دهۆکەوە بەباشیگەمان لە دەنگی نەدەبوو. ئارام لە سووریاوە فەرموو کاگەرام. زۆر سپاس کاگەرام فەرموو. زۆر سپاس دەکەم کاگەرام. زۆر سپاس کاک ئارام لەکوێی سووریاوە پەیوەندیەکەی؟ لەناو خاچ سووریایەوە. مەبەستم لە چ پارێزگایەکی سووریا؟ ناو خاچ سووریای بس كاكا اگر زعمت نبيك دقت خوا كاكا ويك عصر بيوندي بيوكا بيولا جري دس خوشي لا خالقي والغتا خشي زاخو دس خوشي لو كرداناكم اي يارمتي برادرينا زاخوي لا زاخوي لا زاخوي او دوشي او قومك هوليندرا او فقير فقارك دس خوشي لو كردي كردستان خالقها أتاقى تزاقو بيازوز الممنون بالنسبة وركشت نوري مالكي كوستروشي مليرا كندلا نوري مالكيش أريا دكتاتور ده النقطة هي تسأل ده النقطة أتا عن يشي زي بزينك بالنسبة نوري مالكي سپاس بۆ پەیوەندیەکەت لوقمان لە دەربەندیخانەوە فەرموو کاک لوقمان. زۆر سپاس کاک لوقمان. زۆر سپاس دەکەم. بەڵێ. سەبارەت بە تەوەرەکە و ئێمە نابێ هەر بڵێن دەستخۆشی لە پێشمەرگانەکەی ئێمەش هەر یەکێ وەکو تاکی خۆی پێشمەرگەیەکە بۆ خۆی. بەڵێ. ئەگەر هەڵوێست بنوێنین پێشمەرگەیەکی بۆ خۆمان. ئەگەر من ئەم قسانە هەمووی کە ئەیبینم لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتەوە ئەم جمێن و ئەمینانە پێ ناڵم هەڵوێست پێ ناڵم کردارک ئەبێ هەر کەس لە تاکی خۆیەوە دەست پێ بکات. ئەم هەڵە سێ چمێنەداتە ئەو هەڵە سێ چمێنەدا ئەبێ ئێوە ڕێگا نەدەن بەو کەسانە بەڕاستی بەرنامەکە تەواو ناخۆن. بەو شێوەیە ڕێگەمان نەداوە کاک لوقمان بەڵام هەندێک جار بەدەست ئێمەوە نییە کە بتوانین بیبڕین. جەنابتان هەیە لە NRC بە تەواوەتی. بەڵێ. يعني ايوه كاتي واهي اما وكو حزبايتي كاتي واهي حوالكان بيشكشكن دار واهي حوالي الين سبارت بفكك دوله للراس وبراس سبارت بفكك بله دار هنت اخبار دان هي قوم هم معلومات كذا بس كاتي سيركم
ئێوە خەڵک چاواشاکەن ئێوە تاکە کەناڵێک بوون کاک لوقمان سەبارەت بە دۆزی کورد لە کوردستانی تورکیا خۆ لە باکوور یان هەر هەواڵێک پەیوەندی بە پەکەکەەوە هەبێ ئێمە وەکو زانیاری و سەرچاوەکانمان لە ناو پەکەکەەوە بووە زۆر جار لێدوانی بەرپرسە باڵەکانی ئەو پارتە وەرگیراوە بۆ بە هەواڵ نەک ئێمە هەواڵێک لە خۆمانەوە باسی کەین هەواڵێکتان بووە دوورە لە ڕاستی خۆ من دەستخۆشیتان دەکەم بەس هیوادارم وان نەبێ ئێمەش وەکو لایەنگرانی پەکەکە پێمان ناخۆشە هەواڵانە تەنانەت بۆ ژماری کوژراوەکانیش ئێمە وتومانە باڵی سەربازی بۆ نمونە پەکەکە بەم شێوەیە باسی لە ژماری کوژراوەکانی سوپای تورکیا کردووە لە بەرامبەردا سوپای تورکیا خۆ حکوومەتی تورکیا بەم شێوە ڕاگەیاندووە واتە تەنها بڵاوکردنەوەی زانیاریان گەیاندنی زانیاریە نەک ئەوەی کە ئێمە دروستمان کردبێ و هەواڵێک بێ بەو مەبەستی جەناب بدەڵێ کە چاواشەکردن بێت ئەگەر ئێمە خەڵک چاواشە بکەین واتە خۆمان دروستمان کردووە کاک لوقمان بۆ ئێوە وەڵام ئێوە کاک شوانەگیانەوە کەناڵێکن یەکەمی هێنا لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە وەکو خۆمان ڕخنەمان لێتان ئاساییە بەڕخنە نەبێمە ناتوانین بڵێن ئێمە نابێ ڕخنەتان هەبێت لە هەواڵەکان بەڵام هەر دەبێت ڕوونکردنەوەمان هەبێت بۆ ڕخنەکانی شوانیە کاک لوقمان من خۆمە حەزەکەی لە نزیکەوە دەنا دەبینم کۆمەڵەشتم تەجیل کردە لای خۆم دوورە لە ڕاستیەوە بەڵێ هیوادارم وایش بەڕاستی بەڵێ دەستخۆشیتان لێ ئەەکەم و هیوای سەرکەوتنتان زۆر سپاس دەکەین وە سپاس بۆ ڕخنەکانیشتان شێخدارا لە هەولێرەوە فەرموو کاک شێخ دەستخۆشی بە نامەبوون یەکەم کاکشوان زۆر سپاس کاک شێخدارە دەربارەی ئەو ئەمڕۆکە نیشتیت بەلای سەرۆک بەرزانی و بەڕای من ئەوەی کە نیشتی کەوازنان ویشتی لە مالیکی وەرناگرێ نیشتی دێ بەلای سەرۆکی لەرم کۆبوونی لەکران ناکاتەوە بەها مالیکی بڕمالێکی کایە یا هەشتێ یعنی بەڕاستی وادار وێزی پێشمەرگە بە هیچ شێوەیە نەخشێتەوە ئەوەی لە توانەشمانە بێت وێزی پێشمەرگەی بکەین لە هەموو شتێکەوە لە بەرپرسەکانی شەکەم لە خواردن و لە پیشە بوو پێداویستی و معاش و هەموو شتێک بۆ هێزی پێشمەرگە بکرێ بەڕای من ئێستا هێزی پێشمەرگە لە هەموو موچەخۆرەکانی زیاتر پێویستە لەبەر ئێستا شتێکی زۆر زۆرمان بە پێشمەرگەیە کە ئێستا و خەڵکە ماڵ و ئایلەی خۆی بەجێهێشتۆ لە سەنگەرەکانی گەشتەوەیە ئامادەن ئێمەش وەک هاوڵاتیان ئەگەر هێزی پێشمەرگە یان لە وەزارەتی پێشمەرگەوە داوا بکە خەڵکێک وە خۆی چامپیلاکە ئێمەش ئامادەین ناونیسی خۆمان پێوین بچین بۆ لیدەرانی گەشتەوە بەڵە سپاس بۆ کاک شێخدارا لە هەولێرەوە لە سەد کۆمەڵاتی فەیسبوک نەبەز ئیسماعیل دەڵێت ئەم شەڕە ئەم ڕۆژ نەبێت دەبێت بەیانی هەر بکرێ بۆیە وای بە باش دەزانم پێشمەرگە نەگەڕێتەوە هەروەها محەممەد سعید سنجۆیی دەڵێت ئەگەر پێشمەرگە بکشێتەوە ئەوە مانای وایە کەرکووک و ناوچە دابڕاوەکانمان لەدەست داوە و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بە بەردەوامی لەگەڵتان بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان ئاسۆ لە تەکیەوە فەرموو کاک ئاسۆ. ئەلۆ بەڵێ کاک ئاسۆ فەرموو. کاک شوان بەڵێ کاک ئاسۆ گوێمان لێتە. کاک شوانیان دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر سپاس کاک ئاسۆ فەرموو. وەڵای کاک ئاسۆ بەڕاستی دەستخۆشی تەوەرەکەت لێکەم. سپاس دەکەم کاک ئاسۆ. بەڵێ. وەڵای ئەو بەحث وەزعی پێشمەرگاکەن وەزعی پێشمەرگە زۆر ناخۆشە دەوێت زۆر ناخۆشە خەڵکیش پەیوەندی ئەکا ئەڵێ ئێمە دەستخۆشی لەبرا پێشمەرگانەوانە بە دەستخۆشی هیچ نابێ ئێمە حاڵ و گوزەرانمان نییە وەزعمان زۆر خراپە هەر وەزعمان زۆر ناخۆش ئێمە لێت. بەڵێ. بەڕاستی یعنی لەو ناو قوڕوبارانە هەر نەخواردنی ناگەن بۆ خەڵکە خواردن. بەڵێ کاک ئاسۆ. لە ژێر خێمانە ئەو قوڕلیت هەیە وەڵڵاهی بەش ژیان نییە سوێن بەخوا بەش ژیان یعنی خەڵک تەلەفۆنەکە ئێمەش لەگە برا پێشمەرگان لەگە برا پێشمەرگانێکی ئەو کەسانەی گەوات تەلەفۆنەکەنەوە لەگە برا پێشمەرگانە یەک شەوێ لێ ئیدارە ناکەن بە هەمیان هەر هەمیان. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە تەکیەوە محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتێ باش قوزان. زۆر سپاس کاک محەممەد. ئەحواڵشانە باش قوزان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکەتان لێگەم قوزان جان وەڵام من بەنسبەت پاشەکسەی پێشمەرگەوە من پێم باشە ئەگەر زەمانێک هەبێ بە زەمان لە بەهاتنی وسامە دووفی بۆ لای سەرۆک بارزانی ئەگەر زەمان هەبێ با هەموو کاتێک پێشمەرگە نەبێتە سوتەمەنی لەو بینەدا من پێم باشە زەمان هەبێ پێشمەرگە نەبێتە سوتەمەنی بەڵام پۆلیس ئاسایش بە ئەو جێگانەی بگرنەوە بەڵام احتیاتی خۆی هەر هەبێ نەوەک یەکسەر پاشەکشە بگا بێت بۆ سەرەوە سەر احتیاتی خۆی هەبێ وەکو چۆن دەڵێ چەند هەنگاوێک بێتە دواوە بەڵام
دائما با توفك بخينا برلماني عراقوا مدام برلمان مان هي وزير مان هي سروك مان هي مشاركة بخينا بغاوة نوك براسي حرب بيش مرقى بخينا سوتماني بيش مرقى بيت سوتماني أو يك دوهام من لقل قسكاني كاك جهاد لا برلمان عراق راس بوليس لواني نتواني يكونتر بلان اگر زمان ده باشترا اگر زمان هبه باشترا مثلا وتكاني مالكي دائما وتكاني مالكي فيما بقول ضعيفي وزو قسانك لولا بجي هذه كرسان كما كاتو لولا اعلامك كشر دون توعيد بامانه حميده تشي ياسبون ولا ضعيفي ده بلان اگر مالكي اگر راسك دەیەوێت شتەکان حەلکە با فەرموو واقعاً وەفدێکی زۆر باڵا بنێرێت کە کار بەدەستم بێن بۆ کوردستان بۆ کێشەی چارەسەرکردنی بینی هەرێم و بەغدا ئەوە ناکرێت وەفدێک دەنێرێ هیچی بەدەست نێ و دەگەڕێتەوە وەڵا ڕۆژێک عادل مەجیدە ڕۆژێک ئوسامە جوزە ڕۆژێک کرد ئەمانە هیچیان بەدەست نییە یا خۆی یان وەفدێکی زۆر تۆکمە بگەرێ بۆ لای هەرێمی کوردستان بۆی کێشەکان چارەسەر بکرێت وكيشش براسي براسم يعني دريج خاينة بروجي كدوان شعر سرناكري الآن بدي حرب مرونتها دي مرونت للاعين مالك بوكل راسك هني قصة براسك من زور بينا خوشة دهلي أو دورة للرئيس حكومة العراق هو بله سپاس دەکەین بەڵێ کاک محەممەد زۆر باشە سپاس بۆ کاک محەممەد لە کەرکووکەوە لەسەر تۆڕ کۆمەڵاتی فیسبوک فاتح پەختەوەر دەڵێت هیچ کاتێک مالکی جێی سیقە نییە و خاوەنی وعد نییە بە لەوە زیاتر نازانم ئەو شەیە کە نووسیتی ڕوون نییە هەروەها ڕێبەر عومەر دەڵێت ئەمیشم چوو ئەویشم چوو ئەمە کوردواتەنی دەڵێت بە جارێک ماڵم وێران بوو نەپۆست و پلە و پایەکانی بەغدا بە کەڵکمان هاتن و نەخاکیشمان وەرگرتەوە زانا ئیبراهیم دەڵێت بەگەڕانەوە ڕێکەوتنی کاتی قەیرانەکە چارەسەر ناکرێت لەبەر ئەوەی عەرەب بەگشتی و مالکی بەتایبەتی باوەڕی بە دەستوور نییە. سەرکەوت لە هەولێرەوە فەرموو کاک سەرکەوت. وەڵە جەبار لە دووزەوە دیارە پەیوەندەکەی کاک سەرکەوت ئامادە نییە فەرموو کاک جەبار. کاک جەبار لە دووزەوە فەرموو کاک جەبار. کاک شوانگیان شەو باش. شەو باش کاک جەبار فەرموو. کاک شوانگیان من وەک پێشمەرگەیەک تەلەفۆنم بۆ جەنابتان کردووە جا بەڕاستی ئەو بەڕێزانی کە تەلەفۆنەکە نامووی هەڵێ با پێشمەرگە نەگەڕێتەوە یان حاڵەیان حسابەوانەی کە ئاڵێم بەڕاستی ئەوە هەشتێکەوە خەو باسەکەن چونکە ئێمە هیچ ژیانێکمان نییە هیچ بەڕێکمان نییە لەوێ بەڕاستی لە دەرێژێ خێمە نەخواردن نەخۆراک هیچ شتێکمان نییە ئەو خەڵکانێک کە باسەکان زۆر بەما کرێچین یان 1000 معاشمانە ئیجازەشمان نایە بڕۆینەوە کرێخانەوەکە بێت ئەی فێدەرەیاندا نامم بگەڕێنم بەڕاستی ئاوە ژیان نابێ ناگوزارێت جا داواکاری نەبڕێسان ئەوانەی کە بەو شێوە قساکەن هەر لە خۆخەوە بینی ئەنی چۆنەوە خێر باسیەکەن بەڵێ یعنی خواردن و ژیان و هیچ شتێک بەم جۆرە نابێ ئەوانش کاڵێن وایە پێشمەرگە بانەگرتوانە هەر لە خۆ باسیەوە ناکەن و هیچی ئاگایان لە حاڵی پێشمەرگە نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەزیز لە خورماڵەوە فەرموو کاک عەزیز. کاکەگیام کاکە باش. هەموو کاتێکت کاک عەزیز فەرموو. کاکەگیام کاکە باش کاک شوانگیان. زۆر سپاس دەکەین کاک عەزیز گوێمان لەدەن. زەحمەت لەبەوە ناوەشم ڕاستکەن ناوم عەزیزیە ناوم حەبیبە. کاک حەبیب لە خورماڵەوە ببوورە کاک حەبیب فەرموو. سپاس بۆ تۆش کاک حەبیب فەرموو. کاکەگیان من یەک پەیامەیە بۆ خەڵکی کوردستان بەتایبەتی بەڵێ یعنی مالیکی ئەوە نییە کە خەڵک زۆر لێ بترسێتن زۆر هاتوو هاواری لەسەر بکات و زۆر لەسەری بڕوا وەکو خۆتان لە بەرنامەکانی پێشتان لەفەرمووتان وتان مالیکی نەخۆشە تووشی نەخۆشی ابتلاء يا رب مش يعني او عرب هيك كاتب لو كنت رجلنا كنت ولا رجل كذا واما مش قوم الو بەڵێ کاک حەبیب گوێمان لێتە باي حزب معنا وحكومات معنا وكذا معنا هل كاتب كذا كان مع امر يبقى اقوياء بالضبط
بەستی خاکی کوردستان ئەپارێزین لە هەموو ئەوانەی کە ئەیانەوێ ئەم پیانە کوردیە تێک بدەن وە زۆر سپاسی ئەو پێشمەرگانە دەگەم کە ئەوەکان لەو شوێنە ناخۆشەدا ئەو شوێنانەدا هەموو کاتێکی ناخۆشی نابێت و ئینشاڵڵا بە شادی ئەگەڕێنەوە و بە ئاگاستکردنی ئەو شوێنانەش کە ئێستا ئەو دیکتاتۆرانە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە عربەتەوە فەرموو باوکی محەممەد زۆر سپاس باوکی محەممەد زۆر سپاس دەکەم قوربانم دەستخۆشی لە جەناب و لە تەواوی کارمەنداتانە پێی زۆر سپاس باوکی محەممەد سپاس دەکەن فەرموو وەڵا من بەنسبەت ئەو تەوەرەکەداتان بەزاندووە من ئەڵێم بەڕاستی هەر کەسێ ئەمر بە کشانەوە هێزی پێشمەرگە بکە بەڕاستی من بە غایم و خاکفرۆشیەسانە بۆیە ئێمە هیچ کاتێ لەگەڵەوانی کە هێزی پێشمەرگە بشێتەوە دەست پێشخەری لای ئێمەوە بێت چونکم بەڕاستی حکومەتی مالیکی حکومەتی عێراق لەوانەیە هەموومان ئاگاداری تقریبا 50 بدەن ئەو ظروفە گوزەر کردی هەنفاروکی ناباران بکات چونکم ئێستا ظروفێکی کەیە و ئەوەنەی ئەو چەق مەسلاحەیە ئێمەش دەتوانین بڵێنەوە ئاستا هەمانە ئەو مەبدەئە ئێمە هەمانە بەڕاستی ئەوانیانە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەتوانین بەڕاستی بەرانگاربوونەوەی هێزی مالیکی بکەین چونکم ئێمە معلوماتمان لایە لەناو هێزەکانی ترا کە خەڵکانێک هەیە خەڵکی لای خۆمان لێ داوامەکەن ئەوە بە هەموو شێوەیە بەڕاستی معنەوەیەکیان دابەزیوە و هیچ کاتێکیش ئامادە نین ڕوبەڕووی هێزی پێشمەرگە بکەنەوە چونکم هەر کەس عێراقی پێ بە تەکید سەرکەوتووە بۆیە من لێرەشەوە داواکارم بەڕاستی لە سەرکردەکانی کورد بتوانن بەڕاستی یعنی تا وەزع پێشمەرگە دابین کە چونکم پێشمەرگە مەبدەئێکی با مەبدەئەکەی دەست نەدا وەزعی خراپە بتوان بە هەر شوەیەک بێت یاخود هەدیان بنێت لەگەڵەوەیکی سەخت پێشمەرگەمانێت لە ئینزارایە لە دوو سەبا بڵێن لە کەرکووکە لە کۆمەڵە شوێنی کوردستانە بتوان هەدیان بنێت چونکم پێشمەرگەیە بەڕاستی لە پشتی کرێکاری بەڕاستی بەو معاشەشی خەڵکانێکی سەچانێکە تقریبا ماگێکە لە دەواما کەوتون و سێرەکەی وەزیان زۆر خراپە بۆیە پێویستە سەرکردەکانی یەکێتی ئاوڕێکی جدی بدەنەوە لە هێزی پێشمەرگە ئەگەر شکنەبەر ئەگەر لە مامۆستاشان بڕی بە هێزی پێشمەرگەی بن بەڕاستی زۆر زەرورە چونکم هێزی پێشمەرگە و ماگێکە لە ئینزارایە باوەڕ ناکەوت و سەعات ئیجازە درابێت دابەزی بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ باوکی محەممەد لە عربەتەوە نەجات لە سۆرانەوە سڵاو لێ بفەرموو زۆر سپاس کاک نەجات باشی گیانەکەم سپاس دەکەم کاکە بەنسبەت تەوەرەکەی وەڵاهی ئێمە ناوین با بکشێتەوە بەڵام داوا لە بەرپرسانەکەی سالیان لە ئێمە پێشمەرگە بێ لەوێ ئێستا لە بەعشیقا تەلەفۆنیان بۆ من کردیا تەوا بڕۆ بە ساحبخانیەکەم بڵێ من لە بەعشیقەم با چاوەڕێم کاتارێمەوە پێخانی بدەم یعنی لە بەعشیقێ پێشمەرگێ مەحاشینیانتیا ئاوا حکومەتی هەرێم حکومەتێکی هەندە فەقیرە کە نەتوانێ ژیانی پێشمەرگەی دابین بکە دەستخۆش زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار زۆر سپاس کاک سەردار زۆر سپاس دەکەین کاگەشتوانجان بەنسبەت هێزی پێشمەرگەوە من پێم ساکە بە هیچ شێوەیە نەگەڕێتە چونکە بینیمان لە جەولۆلا کاتی خۆی کە خواتی پێشمەرگە گەڕاوە لە کوردەکان چیان بەسەر هات ئێستاکانێ بڕۆ ئەستایی کە لە جەلەولایە عەرەبەکە زۆرتە لە کوردەکانی لەبەرەوەی کە هێزی پێشمەرگە گەڕایە و کوردەکان لەوێ ناشادن خۆشکەن بەرەو کەرکووک و کەلار و کستیوەمانە بەڵێ کاک سەردار ئەم بۆچوونەی کە زۆرێک لە بەشداربووان دەڵێن وا باشترە هێزی پێشمەرگە لێ بمێنێتەوە ئەمە شکستی یاخود بێئەنجامی دانوستانەکانە کە وای کردووە کە بێهیوا بین بەرامبەر بە چارەسەرکردنی کێشەکان زۆر ڕاستەوەڵا دەوەیە کە دانوستانەکان بە تەعسیب کە شکست دەێنێت چونکە ئەمە کارکوشتنە ئەمڕۆ بێ ئەو شەڕا هەرە بێت جایتە بۆچی هێزی پێشمەرگە لێوێ نەمێنێ بێنە دووبارە هەم بشێتەوە ئەگە بشێتەوە ئێمە زۆر دەرەیەکی قوردەکەین دەستخۆشی بەرنامەکە لێکرد سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە گەرمیانەوە فەرموو باوکی محەممەد ئەم کادە باش کاشوانگیان زۆر سپاس باوکی محەممەد سەرەتا دەستخۆشی لە جەناب کارمەندانی تەلەڤیزیۆنەکە دەکەم زۆر سپاس دەکەین باوکی محەممەد بە نسبەت ئەو تەوەرەی دادبەزانەوە کاکشوانگیان بەڵێ وەڵامت سەرەتا ئەمەوێ دەستخۆشی لە هەموو هێزی پێشمەرگە بکەم دەستی ماون نەبوونیان ببوشم بەڵێ وەڵایی بۆ کشانەوەی مەسەرەی سەرکردەکانی ئێمە ئەڵێن یا بکشێتەوە جەنابی تەوەگی پەرلەمانی عێراق هاتووە من هیچ کاتێ لەگەڵ ڕەوەک و شەخسی خۆم لەگەڵ و هەنیان نیم عەرەب هەر گشتیان عەرەبە تۆ بڵێ ئەو دەست پێشخەرێکی کردووە یا ئەمە دەست پێشخەرێکی کردووە من بەوە ئەڵێم ئەگەر ئەم جارە هێزی پێشمەرگە بکشێتەوە هەتاو بەو ناوچانەمان فرۆشتووە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە خانەقینەوە فەرموو کاک کامەران
بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک میر چاوسەوز دەڵێت یەکشانەوەی پێشمەرگە ترسنۆکیەکی تری کورد دەسەلمێنێت بۆ دەست هەڵگرتن لە مافەڕەوەکانی گەلەکەمان. ئازاد عومەر دەڵێت من پێم باشە تا کەرکووک و ناوچەکانی تر ڕزگار نەکەن نێنەوە. بەڵێ کامەران لە کەرکووکەوە فەرموو کا کامەران. بەڕێی من ئەم هێنانی هێز بۆ کەرکووک کورد هەموو یەکدەنگ و یەکەڵوێستا بەڕاستی هەموو کوردستان و ناوسەدا بڕاوەکان ڕزگار بکەن و نەگەڕێنەوە باشترە بمێنەوە چکە عەرەب ئەگەر شیعە بێ ئەگەر سونە بێ هەر عەرەبە بەرامبەر بە کورد هەر سۆڤێنیە و هەر خراپە سپاس دەکەم. بەڵێ سپاس بۆ کاکامەران لە کەرکووکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. تابان دەڵێت لە عێراق بڕیاری ئەمریکایە و هێزی عێراقی و پێشمەرگەش لەژێر دەستی ئەمریکادان. هەروەها دەرباز جەمال دەڵێت من پێم باشە نەگەڕێتەوە تا بە یەکجاری یەکلا دەبێتەوە و بڕوا بە بەڵێنە درۆکانی عەرەب نەکەن چونکە جوڵاندنی سوپا یان پێشمەرگە ئەوەندە ئاسان نییە و تێشووی زۆری دەوێت. هونەرسوچی دەڵێت شتێکی باشە ئەگەر بکرێت بۆ ئەوەی شەڕ ڕوو نەدات. هەروەها نیزام درای دەڵێت بەڕای من خۆم باش نییە هێزەکانی پێشمەرگە لە شوێن کێشەرەسەرەکان بکشێتەوە و بۆ ئەوەی مالکی و کۆنە بەعسیەکان حساب بۆ هێزەکانی پێشمەرگە بکەن. ئێڵین ئاسۆ دەڵێت بەڕای من کشانەوە باش نییە بۆچی بکشێتەوە با کەرکووک وەربگرینەوە تا مادەی 140 جێبەجێ بکەن و ببینە دەوڵەتی کوردی بۆ ئێمە چیمان کەمترە لە وڵاتانی تر. هەردی عەبدوڵڵا دەڵێت لە هەولێرەوە تێبینەکەی نردووە دەڵێت ئەم شەڕە ئەگەر ئێستاش نەکرێت ئەوا لە داهاتوودا دەکرێت. بینیمان لێدوانەکانی ئەم دواییەی مالیکی بۆنی شەڕی لێدێت. بۆیە من پێم باشە ئەم جارە کورد نەکشێتەوە بەڵکو سەنگەرەکان و سنوورەکانی کوردستان لەگەڵ عێراق قایمتر بکات. ئەحمەد عومەر دەڵێت هیوادارم کە هێزی پێشمەرگە بە هیچ شێوەیەک نەکشێتەوە چونکە هەر کاتێکی دیکە مالکی هێز ڕەوانە دەکاتەوە و نابێت بە هیچ شێوەیەکیش متمانە بە دەسەڵاتدارانی عێراق بکەین. مێژوو دەیسەلمێنێت کە هیچ کات دەسەڵاتدارانی عێراق خاوەنی بەڵێنەکانی خۆیان نەبوون بەرامبەر بە کورد. هەیە من مەلادینی دەڵێت من وەکو پێشمەرگەیەکی یەکێتی هیوادارم بە زووترین کاتکێشەکان چارەسەر بێ. ئازاد کوردستانی دەڵێت بۆچوونی من ئەوەیە کە پێشمەرگە نەکشێتەوە. داستان ئەمین دەڵێت هەتاکو کورد ما بێت ناتوانێت بە ڕێگەی دیبلوماسی و دانیشتن ئەو ناوچانە بگیرێتەوە یاخود وەربگرێتەوە. تەنها چارە ڕێگەی سەربازیە. بۆیە من پێم باش نییە ئەو هێزانە بشێنەوە تا سبێنێ هەر لە خۆشیدا بن.